چاوی پیاکەم و سەلام عەلەیکوم. وەی عەلەیکە سەلام بەخێر بی. چۆنی قوربان حاڵ وەحوا بە؟ یاخوا بەخێر بی. چییە پیا ماڕوان؟ وەڵڵاهی وەبیللاهی شێوەتەکەم و نازانم شی. دەتۆ وەرە دانیشە بەخێر. ئێ خاڵ ئەحمەد پێم بڵێت خوا بزانم ئەم پاوانە بەچی سوتا و بەچی گڕی گرت. وەڵڵاهی قوربان جان تۆ خۆ دەزانی ئەم ساڵ شکر باران زۆر بوو لەخوا بەزیان بەس ئەوەنەم بیستوو ئەڵەن گوایە دەستی ئانقەسی شیتیا بوو ئەو سووتان. نای شەڵاوان نەبێ شەڵاوان نابێ کورە بابە خەڵک چۆن ئەبێ ئەبێ ئاگر بە پاوانی خۆی بنێ بابە ئەمە سامانی نیشتمانە ئەمە ئەکەوینە دەست و سەحراوە کاکە سەوزایی نەمێنێ چۆن ئەتوانی بژین. شتێکی کەشم بیستووە ئەڵێن هەنێک بە ئانقەسی سووتێنن. یاخواوانە بێ یاخوا خاڵ ئەحمەوانە بێ وەڵڵاهی ئەمە غەدرە ئەمە غەدرێکی گەورەیە وەڵڵاهی ئەمە زەرەرێکی زۆر گەورەیە لەم وڵاتی ئێمەکەوێ کاک بەڵکو ئیشەڵاوانە بێ و ئیتر قەزا و قەدرە خۆ جاران ئاگرە کەوتەوە بەڵام بەم شێوەی ئەم جارە نەبووە. وڵات وە سەیری جەمالێتی ئەم شوێنەکە ئەرێ قوربان بۆ پیا ماڕوانێت. وەڵڵاهی نازانم خوا وەشیلی بێت تۆم بینیوە و بە فکرمان نایەتەوە کەی بۆ چ کاتێ بوو. کە حەسەن حەسەنی ئەو کەهای بەخێر بێ قوربان بەخێر بێ برالا یاخوا بەخێر بێ سەر چاوەکانم تەشەکر دەکەم. ئەوە لە شوێوە ئەوە دیارنی ئەوە چۆن ڕێکۆتۆ ئێرە. وەڵڵاهی قوربان جان هەر حەزم کرد ئاوا جەولێ بکەم و سەردانێکی ئەم ناوچەی ئێوەش بکەمەوە جارێکیکە. ئەها ئەو ساڵەکە هاتم ئیتر دەو کاتەوە نەهاتووم حەزم کرد بە سەرتان کەمەوە. یاخوا بەخێر بێ سەر چاوانم بەس نازانم ئێستا ئیشی دەستکە و دەمێکە بە دوای ئیشاگەڕی ئەم جاریان بۆ ئیش هاتووی یا بۆی بەسەرمانکەیتەوە. بەسکا حەسەن بوو قورئانە چەند سێتەکەم تۆزیە زەر هەڵگەڕای ئەشینە ئەم سەر و کۆتەڵاکە هەر زۆر جوانە زۆر جوانە. وڵڵاهی ڕازەکەیچی و عەرزکەمەوە پارسووکە ئاوڵەیەک و گرانەتایە لێ ئەم تۆزی ئاوا کاڵی کردمەوە بۆ ئیش وشتیش بەخوا ئیشم هەیە خۆم بەزار حەزەکەم ئیشی تازە جابەجارێ ئیشەکانم بگۆڕم. ئەرێ من تا ئێساش ئیسمی شەریفی تۆ نازانم ناوت بەخێر شەریف چاون لێ ها ئیسمی شەریفەکە لەگەڵ ناوی جەنابتان ڕێکەوت. ئای باسمانەوە ئەستێرەم دیوە لە داخچەی بەهار گۆڵم چینیوە نازانی چاوداگری نازانم بۆ نامری یەخەی من بۆچی ئەگری بەس بێ و بەس بچۆ بەس دڵنیام کە بەسڵەتی لەی چاو دەردم تیماکە نازانی چاوداگری. بەڵێ ڕاستە بەتەمای چی هەراو گولیا و دەنگە دەم و گۆرانی وتنیە چی ئەگەر بمکوژن لەسەر ئەو مێوە نازانی چاوداگری نازانم بۆ نامری ئەی یەخەی من بۆچی ئەگری جانە مەڕۆ توخوا بڕۆ جانە مەڕۆ توخوا بڕۆ نازانی چاوداگری نازانم بۆ نامری یەخەی من بۆ ئەی یەخەی من بۆچی دەگری. بەسە بابە بەسە کورە بابەجیان ئەی تۆ خۆ نازانی جاری پێشوو ناتی بۆ ئێرە ئەو کوێخایی پێشوو ئەو کوێخایە دەستی شام بۆ کوێخای ئەمری خوای کرد و خوا کوێرایی شەیتاندایە ئەرە وەڵڵا ئێستا کوێخایەکی تریان داناوە ئەو کوێخایە حەز ئەکات بزانێ شیە بە سەلیقێ لە درۆکردنە شیە درۆی شاغاری باشی مەزبوطی بۆ بکات بڕواو هەبێ باشتری خەڵاتیەک. نانا ئەوەیان من لەگەڵ هەموو شتێکام لەگەڵ درۆ دەلەسانیم بەسەری خۆ یعنی لە درۆ نازانی کورا بابە ئەی بەکەی باوی درۆ کورە کوڕی خۆم خەڵاتیەکە خەڵاتێکی گەورەی بۆ دانا نا ئەی چۆن خەڵاتی گەورە بۆ درۆی گەورە ئەرە وەڵڵا چاوەچ لای دیواخانە دنیا و دێنم کاتانە برژانێ تیری ئەبرۆت بۆ سەر دێڵی من جوانە برژانی تیری ئەبرۆی بۆ سەر دێڵی من جوانە کەس نەڵێ عاشق شێتە شێرنیە و مەیلی لێتە لە تەواوی هادەی جێگای سەلام شەریف ئەم پیاوە بە هەیبەت و بە کەماڵە لە کۆ هێنا ئەم پیاوە قۆزە ناناسی ماشەڵڵای لێبێ ڕەنگ ئەم مەجلیسە زۆربیان بیناسن ئەمە کە حەسەنە کە حەسەنی شێعر و شانامە والله هەر
بەو سەر و قژە بناسیە قوربانجان ها قۆزیش بووە جوانتر چۆن نەخورە خۆ من ناودارم لە ناوداری یعنی تو بە ناوبانگم قوربان باجان ئەو ساڵەوە نەبوو بێک و گۆرانیمانەوت ئەوە نەبوو دەفەکەم مایە گۆرانەکانیەوت کاک شەریف ئەرە زەحمە نەبێ ئەم کا حەسەنە چۆن ڕێکەوتە ئێرە چۆن بێ قەزابی ئەم پیاوەشتی تازەی پێ ئەو بۆ بەربەلای من وتی ئەم تەپڵیان و گۆرانی وتن و شتە چیە و شتی تازەم پێ منیش مۆزوعەکەم تێگەیان کوێ خەژات بەڵێ شتی تازەی پێ ئێ گرەیەکتان لەگەڵا بکە کاکە حەسەنجان پێشەوەی جەنابە بێی مەوزوعەکەی ئێمە گۆرانی بوو مەجلیسێکی گەرم و خۆشمانە بوو جا نازانم ئەگەر تۆش لە پێشەوەی کە مەوزوعەکەی من دەست پێ بکە تۆش بە گۆرانیەک ئەگەر بەشداربی لەگەڵمان ناشتێکی چاکە بێ قەزابی یاخۆ شوێ خەرجێنەوە بە من مەڵی ئیشی خۆمە بەس من یەک مەراقمەیە ئەم برادەرە هەر برادەرەکەی ئەو ساڵێ ئەترسم فریام نەکەوێت جا کاک شەریف شتێکی وتی شتی تازەی پێمەشتە تازەکەی خۆمە بۆ بەیان کەم من گۆرانی کوردیم هەیە لەگەڵ بەندێکی کوردی نەفسن لە عینەن کاتای کەمە عەرەبی ئەم مهمیەکەی منە لەوایە جا ئەبێ لەگەڵ هەردووکە ئاوا هاوتەری فریام کەوێ لەگەڵ ما دەرچێت بەمەشتێکی تازەیە ئەمە عەجایە بە تۆ بەندێکی کوردی بڵیت و بەندێکی عەرەبی بە دوایە و لێ تێک نەچێ و وەڵا تازەیە ئێستا چەند ساڵە من شتیوام نەوت قوربان ژیان جا تۆ گوێ لە من بگرە تۆ بزانە چی بۆ بەیانەکەم و چۆن بۆ دەچریکێنم بەسەری خۆم پەنجەرە و بە شڕۆ بۆ نایڵم و شوشە بە پەنجەرە شۆ بۆ نایڵم چابە من یەک تۆ خۆمی شوێنی خۆنی بۆ خۆشکەم جا قوربان حەزەکەم هەندی شدەیە پێشتر بۆی بەیان کەم بۆ ئەوەی نەبال لە دەنگەکەی من دەرچێ و فەلەتکە و شێ بۆ شوێنێکی کا حەسەنجان دەواڵی یان خاو کامیان قوربان لە مەقانەوە دەست پێکەم مەخان یعنی بە هێواشی بفەرمووکە حەسەن قوربان جا تۆ دەفەکە لێیە من لەپڕ خۆمی پیاکە خۆتی پیاکەی خاو بەڵێ الله هيا حوالي ويلي الله سامح لي الله محال قوربان ئەنجا ئێستا بەستەکەیە تۆ دیقەت بە لەگەڵ هەموو بەندێکی کوردی عەرەبیەکە بەدوایە دەست پێ بکە باوکە بەستەیە بەستە ئەمەیە بەدڵ لایە لایەت بۆ دەکەم ئاساوی بەڵکی خاو بدباتەوە بەڵکی ئینتی تنایم شەو بە ئینتیزاری یارم لەیلفی ئینتیزاری کاپڵی حتا خوا ڕۆژەکاتەوە حتى الله يفتح النهار قريكا بوخزيني وي بوخزيني أمن مدرسي قرميني بوخزيني وعمر مزيني أمن مخلشي قرميني عروزيني وي عروزيني أني أهل الحارين عروزيني وي عروزيني أني أهل الحارين قربان ئەوە حەز ناکەم کۆتایی پێبێنم بەڵام بۆ ئەوی مەجلیسەکە زۆر زۆر تەخیر نەکەم ئەمانە هەمووی تەرجمەی خۆم بەبێ ئەوەی خەڵکێک بێ دەستت بگرێت ئەی ئافرم دەمێ خۆش بێ ئەشەوبیلا بەزمێکی خۆش مشتێکی وا تازەم نەبیتۆ تا ئێستا قوربانەوەی ئێستا بیستە قوربانچان ئەمە بۆ بابەتەکەی تۆ دەستی تێوەمەیە ئەمەلێ خەڵات بەدەستۆ نایڵێ دە تۆ ڕاوەستە مەزانم شەریف ئەزانم ئێستا من دیاری گەورە و جوانم حەزی کرد ئەدەی حەمەڕەشی تۆ ئەوە بێنە ئەلێرە داینێ ئای بەسەر چاو چۆن بۆ ئینجازین مۆزوعەکە لە ئەسڵا خۆی چییە وە چۆن ئەگەین بە ئەنجامی قسەکان قوربان زۆرم بەزەیم بەم مەجلیسایەتەوانێ بەخوا مسۆگەر لای خۆمە خەمم نەبێ ئەوە نەبێ وەفانیم حەسەن ئاگادار بە چونکە کوێخە
عقوبەکەی زۆر گەورەیە هەروەها خەڵاتەکەشی لە عقوبەکە گەورەترە کا حەسەن گوێ بگرە کاکە من درۆیەکی زۆر گەورەمێ درۆیە بێت تازە بێ کەس نەیبیست بێ ئەوە من دیارێکی چاشێمێ بەڵام ئەگەر درۆکە بیسرا بوو ئەوە عقوبەی تایبەتی خۆم هەیە جا قوربان جان حەزەکەم بزانم خەڵات لە دەستی شێوەرەگرین و کێش عقوبەی ئەوانەیە کە درۆی زلیان لا نییە لە منەوە دەست پێ قوربان جان من دەست پێ ئەەکەم ئەی بۆ من دەست پێ نەکەم ئاخر نامێنێ کاکە ئەم لە تۆ گەورەترە بە ئەم دەستێکە بزانین درۆکەی ئەم چییە قوربان جان پار جەنابی شاگەل لێ بوو ئەو شاخی ئەو بەرەوە سێ پڵنگی لێ بوو زەلام نێ لاوچە بەیە یەک مانگ ئەم لەوە قەزاکرا بوو خۆم شەوێکیان چووم هەستێکیان مەبەت کردی هێنامە خوارەوە جەنابە وتی دەست خۆش شێری ئەم دێیت تۆ خاجان مستەحق بوو کۆرای بابە ئەو درۆیە هەر زۆر خۆنە ئابا ئێستا بزانین توخوا سەری چی ئێستا تۆ کا حەسەن سەری تۆ نییە وەڵا با ئەو سەر لە نوێ درۆیشکەمان بۆ بکاتەوە ئەوەی گوێمان کرد و شتەکەش زۆرە و گورە با بە سەری توێ دەیڵە سەری منە دەی قوربان وەڵاهی قوربان مشکلەی هیچ شتێک نەماوە و ئاو کارەبا هەمووی هەل بووە و لەو باوەڕا بە قوربان ئەزانی چۆنە 24 سەعات کارەبا نابرێت لەمە دووە ئەسڵەن مۆلیدەکانە بێ بۆ خۆیان دایخەن کێشەمان نەماوە لەوانەیە لە یابان بێن بپارێنەوە بۆ ئێمە داوای کارەبامان لێ بکەن ئێمەش بۆیان هیچی ڕاتکەین ئەوە مهمترین خەبەرە کە بە تۆ یەگەێنم غیلافی تیانە ئەمە کەی درۆیە ئەمە ئاخر پێم ناڵێ ئەمە درۆی 20 ساڵەوە پێشە بابا من وا مێشکم تەقی من درۆی تازەمە درۆی گەورە چۆ خاجان ڕجاو لە یەکەم تووڕەمە بە ئێستا یەک درۆتان بۆکەم درۆ بەس لە خۆمیە چۆ خابێتە پارلێەوە بە شەکەت و ماندوو هاتی من ئالێرا دانێشوم ئەلەویا دانێشوم جیژ لەمەمە خوارد هاتی بەو ناونیشانی لادا دوو چاشێ خوارد وتی ڕجاو لە یەکەم فریام کەەوە زۆر هیلاکەم منیش نەمکردە نامەردی چی بکەم بەسەری ئێوە یەک ئەسپی جوانم لا هەبوو یامێ ئێستا ئەو ساژە ئەسپا بین بوو نەمدیەوە من دەگڕوە لە خوار ڕوو ڕشکە باشە ئەمەیە درۆ ئەمە درۆیە من پێشی ئەمەگە بێتە سەڵاتم ئەستی تۆرگرم ئەوە درۆی گەورەی بابە ئەوەتە جێتان لێە دەکەواتە من تازەترین و مهمترین درۆم کردووە دەبێنە خەڵاتەکە کووە کۆرە بابە عەفوم کە وەڵا بابە تۆ درۆ نەکرد تۆ بەڕاستە بوو کە تۆ درۆیوان کردەوە برا ئایدە باشە چۆخە ئێوەش جەماعەت بە شایەت بن کەواتە من درۆم نەکردووە یعنی کەواتە من ئەسپێکم داتە ئێ دەبێنە ئەسپەکەم بەرەوە هلا خشم عليك دەپشی لێرابە حتى الله يفتح لها دەستم ببرێن ئەو دەستم پێوە دەستم ناگریم دوو دەستیەوە ئەستی ئەرەم دیوە لە باخچەی با